شهيد جلال حنا حسن كان غريب تكين بمكي بانقشي هم بجاردني ليستي قران بكاتوا بفرموا كاران گوزاری و چاکسازی گەم پەرلەمانێکی نوێ چالاک گوندی ئاو کوتێ و خەڵکی گوندەکانی دەوروبەری میوانە بەڕێزەکان دەکەین. بەشێکی تریان ئەوانن کە ئێمە بە خەباتی دێگۆشانی شەهیدەکان بەرەماتوە بە پێچەوانەوە ئێمان دەمانەوە دەستی ناپاشی ئەوانەی لێ دوورکەینەوە لە سواس بۆ بەڕێز کاک نزار دانیشتوانی گوندی ئاوکوتێ هاوڵاتیانی خۆشەویستی گوندەکانی دەوروبەری میوانەکان زۆر شوێنی تریان هەیە کە بچنە خزمەتیان ئێوەش لەبەر خۆرەکەن زیاتر لە
گۆڕان هەیەی ئەو بەرنامانەی کە هەموو ئێوارەیە کاک نوشوان مستەفا بە وەسبات هیوادارین بە هیمەتی ئێوە بە هیمەتی گەنجان بە هیمەتی هەموو